دەم باش ji بۆنە هەر شنگالیکی باش ئەس دەبێژم شنگالیش بەرگۆ ئە ڤیدیۆ بەسش بۆ ناشنگالیایە. پرسیارا من ji مڵەتێ شنگالی هەیە. گەلو هەنێک دەرکەتنە بناوێ القەومیە لە ئێزیدیایە وان چ گاوش بۆنا شنگالیە ئاوێتە و چ گاوێ باشش بۆنا ئێزیدیە کردنە. ئەو کەسێگۆ خۆدەکن دڵشەواتێ شنگالێ و خۆکن ناشتڵ سەروان سۆشال مێدیا وەختا گۆ دبێژن کوردش منێ مەنا گەلو ئەف گۆتن فێدێ ددێوە یان خسارێ ددێوە. وەختا گۆ دەفتاڤێژن ئەحزاب و ڕێخستنێ کوردی و ئەحزاب و ڕێخستنێ کوردی دکن دژمنش خۆرە گەلو ئەف فێدێ ددێوە یان ئەف خسارێ ددێوە. وەختا گۆ دبێ ئێزیدیە سووری نە ئێزیدینە، ئێزیدیە ترکی نە ئێزیدینە، ئێزیدیە وڵات شێخ نە ئێزیدینە، ئێ غەتارێ و ئێ دۆغاتە و ئێ نزانم کودەرێ هەمچک نە ئێزیدینە بەس ئێزیدیە چیایە شنگالێ تەنێ ئێزیدینە گەلۆ فێدێ ددێوە یان خسارێ ددێوە. پرسا منا ددووە گەلۆ چێ یەکیتی وەش خۆرە ئاوا کرد پشتی vê فەرمانê و çi bihwerî di nava hev de ava kir piştî vê fermanê و çi tifaq bi hev re ava kir piştî vê fermanê gelo roşkê we destê xwe da hev û li ser meşakil û problemê xwe û êş û azarê xwe ştexilîn yan ev êş û azar ne xema we ye yanî ji we re ne derd û ne xema yan jî ئەو کەسێک و تێ دشتەغلن بە عاتیفا مڵەتێ شنگالی دلیزن یان ژی هاتنە لەسەر خوێنا شنگالیە هێژی بازرگانیا خۆ بەردەوام بکن برای من. ئەم هێنا ناسکن مالێ زارۆکێ فەقیر خواردنە، مالێ زارۆکێ معەوەق خواردنە، میر و وەزیر و گزیر لەسەر کێفا خۆشوەرە دانینە و تێرا خۆ لەسەر حەسابێ وی میریژ خۆرە پەرە و ڕاتب گرتنە و هاتنە بوونە ناشت و بوونە غیرەت کێشی ئێزید خانێ. عەزیزێ من سلااو و ڕێزش بۆنا هەر ئینسانێکی بەڕێز و سلااو و ڕێزش بۆنا مێرخاسێ چیایە شنگالێ و ئەس هێڤیکم ئون بەرسوێ بدن ئون سەر خۆ بسەکنن قەنج و خەرابێ خۆشەوی دەریخن چاوێ هەر شنگالێکی باش ماش دکم.